لە هەفتەی هەژدەی خولی یانەنایەبەکانی کوردستان چوار قورنا لە ناو یاریگەی خۆیدا میوانداری شەقڵاوەی کرد و شکستی هێنا. لا گێمی یەکەمدا هەردوو لە بەهێرشبردن دەستیان پێکرد و هەوڵی تۆمارکردنی گۆڵیان دەدا. هەردوو لە بە ئاستی هاوشێوە دەبیندران. دوای چەندین هێرشی یەک لە دوای یەک هیچ کامیان نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن و گێمی یەکەم بە بێ گۆڵ کۆتایی هات. لا گێمی دووەمی یاریەکەدا بە هەمان شێوە هەردوو لە بەهێرشبردن دەستیان پێکرد و هەوڵی تۆمارکردنی گۆڵیان دەدا. یاریزانانی شەقڵاوە لا سەرەتای گێمی دووەم باشتر دەردەکەوتن و توانیان لا خولەکی 61 یاریەکەدا گۆڵێک تۆمار بکەن و بە گۆڵێک پێشکەوتن. دواتر یاریزانانی چوار قورنا دوای چەندین هێرشی یەک لە دوای یەک نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن و یاریەکە یەکسان بکەنەوە. سەرنجام تا کۆتایی یاریەکە بەم شێوەیە مایەوە و یاریەکە با گۆڵێکی بێوەڵام لە بەرژەوەندی شەقڵاوە کۆتایی پێهات. یارە لە ناو ساحەی خۆتدا شکست تۆزێ قورسە بەڕاستی ئەم تیپی بەرامبەرمان باش یاریان کرد، ئێمەش باش یاریمان کرد، بەڵام هۆکاری گرنگ ینی دۆڕانی ئێمە بەڕاستی فرسە لە دەستدان بوو. نەمانتوانین لەمسی کۆتایی بەڕاستی ئامانجی خۆمان پێ بپێکین. ئەو هۆکارێکی ڕئیسی بوو دەنا هەر ئەوەندە. یاریزانەکانمان ئاستێکی زۆر باشیان پێشکەش کرد. دەستخۆشی لە هەموو یاریزانەکان دەکەم. پیرۆزە لە شەقڵاوەی شیرین و لە جەماوەرەکەی ئەوەی کە لە ڕێگایشی دوورەوە هاتبوون لە چوار قورنا ئەم ڕێگای دووریان بڕی ئەمە پێشکەش بەوان بێ توانیمان لە ناو چوار قورنا هەم بە ئادا و هەمیش بە نەتیجە ببینەوە. ئینشاڵڵا ئیدامە بە سەرکەوتنەکانی خۆمانە دەین زیاتر لە ڕیزبەندی پێشەوە نزیگە بینەوە. لە یاریەکەی ئەمڕۆیاندا یاریزانانی چوار قورنا لە ناو یاریگا و هاندەرانیاندا با پێچەوانەی یاریەکانی تریان نەیانتوانی ئاستێکی باش تۆمار بکەن و لە بەرامبەر یانەی شەقڵاوەدا شکستیان هێنا. بەم ئەنجامەش یانەی چوار قورنا لە ڕیزبەندی چوارەم پاشەکشەی کرد و خاوەنی 23 خاڵە. یانەی شەقڵاوەش بەم برنەوەی ئەمڕۆی کۆی خاڵەکانی کردە 24 خاڵ لە خولی نایابی کوردستان. لا ناحیەی چوار قورنەی سەر بە ئیدارەی ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.